بەڵێ بەڕێزان بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە کە ئێستا تەواو لە ئامادەکاریدان بۆ پێشوازیکردن لە گەشتیاران و هەروەها ژمارە و گەشتیارانی کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن بە تایبەتی لەم چەند ڕۆژەدا بە بۆنەی هاتنی سەری ساڵەوە گەشتیارێکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستان دەکات بۆ ئەمە بەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز نەریمان فازڵ بەڕێوەبەری ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتی گشتی گەشتوگوزاری هەولێر دەکەن بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە کاک نەریمان سڵاوت دەبێت بەر لەوەی قسە لەسەر ئامادەکاریەکان بکەین بە داتا پێمان بڵێیت ئەو کەسانەی ئەو گەشتیارانەی سەردانی هەرێمی کوردستانیان کردووە ژمارەیان چەندە؟ بڵێ سڵاو لە ئێوە خۆشبەختانە بە پێ و پلان و بەرنامەی کە ئێمە لە گەشت و گوزاری هەولێردامان نابوو پێشوازی لە ژمارەیەکی زۆری گەشتیاران بکەین دەبینین خۆشبەختانە لە چەند ڕۆژی ڕابردوو بە تایبەت لە 25 مانگەوە ڕۆژانە ژمارەیەکی زۆری گەشتیار سەردانی شاری هەولێر دەکەن بۆیە تا ئێوارەی ئەمڕۆیان دەتوانم بڵێم تا پاش عسر زیاتر لە 30,000 گەشتیار سەردانی شاری هەولێریان کردو لە 25 مانگەوە بۆیە بە خۆشحاڵیەوە ینی دەتوانم بڵێم ئەمڕۆ بەیانی ئەم ڕێژەیە زۆرتر بەرزتر دەبێتەوە و لەلایەن گەشت و گوزاری هەولێر هەروەها لەلایەن کەرتی تایبەت بە شێوەیەکی گشتی لەلایەن پارێزگای هەولێر و قایم قامێت و هەموو دەستگا پەیوەنددارەکان و بە تایبەتتر بە ڕێبەرایەتی ئاسایشی بازگەکان هەموو ئامادەکاریەک و کار ئاسانیە کراوە بۆ ئەوەی گەشتیاران بە زووترین کات داخلی شوێنە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەولێر بن و بێگومان لای خۆشتان ئاشکرایە کە بەیانی کۆمەڵێک چالاکی و جۆراجۆر لە شاری هەولێر ئەنجام دەدرێت کە ئەمانەش هۆکارێکن بۆ بەرزبوونەوەی ژمارەی گەشتیاران لەم ساڵدا. باشە دێنە سەرەوەش کە بزانین چالاکیەکان چیە ئامادەکاریەکان چیە بەڵام ئەو 30,000 گەشتیارەی کە هاتوونەتە هەرێمی کوردستان ئەنی چەندیان هی عێراقا شارەکانی ناوەڕاست و خواری و عێراقا چەندیان هی دەرەوەی هەرێمی کوردستانە؟ بڵێ ینی ئەمە بەس بگۆرە با ئەمەشی لەگەڵ بکەم ئەم 30,000 بۆ هەرێمی کوردستانیان بەس بۆ هەولێرە ئەگەر شارەکان ئەوجا ویستم وەڵامی ئەو پرسیارت بدەمەوە ئەو وەکو باسم کرد لە 25 مانگەوە تا ئەمڕۆ دوای عسەری ینی زیاتر لە 30,000 گەشتیار سەردانی شاری هەولێریان کردووە ینی ئەو ئامارە تەنها تایبەتە بە شاری هەولێر بڵێ بۆیە ینی وەکو باسم کرد ینی لە ئەمڕۆ چکە بەتابەت ئەمڕۆ لە بەشی زۆری شارەکانی خوار و ناوەڕاستی عێراق بۆتە پشوو بۆیە ئەمڕۆ و بەیانی پێشبینیەوە دەکەین کە ژمارەیەکی زۆری گەشتیار سەردانی شاری هەولێر بکەن ئەوەی تایبەت بی بە پرسیارەکەی بەڕێزشت بەڵێ بێگومان بەشی دەتوانم بڵێم بەشی زۆری ئەو گەشتیارانەی کە سەردانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و هەولێری پایتەخت دەکەن بەشی زۆریان لە شارەکانی خوار و ناوەڕاستی عێراقەوە دێن چونکە بەهۆی نزیکی سنوورەکان و هەروەها و کار ئاسانەیە کە بۆ گەشتیاران دەکرێت ئەمانە هۆکارێکن بۆ هاتن ناوەی ئەو گەشتیارانە بەڵام ساڵانەش بە شێوەی گروپ لە شێوەی گروپ لە ڕێگەی کۆمپانیا گەشتیاریەکانیان لە بەشی زۆری گروپە گەشتیاریەکان بە خۆیان یان بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان یان لە ڕێگەی فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێرەوە سەردانی هەرێمی کوردستان و بە تایبەت شاری هەولێر دەکەن بەڵام بە شێوەیەکی گشتی ینی هەموو ئەو گەشتیارانێک کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن زیاتر لە خوار و ناوەڕاستی عێراقەوە دێن. باشە بێگومان ئامادەکاری زۆرتان کردووە و ئامادەکاریانە چی بوون بۆ پێشوازیکردن لە گەشتیاران چیتان کردووە؟ بەڵێ خۆی ئامادەکاریەکان جگەلەوەی ئێمە وەکو بەڕێبەراتی گشتی گەشت و گوزاری هەولێر ئەو ئامادەکاریانەمان کردووە بە تایبەت کە ئێمە تیممان لە بازگەکان هەیە بە هاوکاری بەڕێبەراتی ئاسایشی بازگەکان و هەروەها لە ناو شاری هەولێر تیمەکانمان چاودێری و هەروەها سەردانی ئەو شوێنانە دەکەن کە گەشتیار تێدا دەمینێنەوە بەیان بە تایبەت ئەو هۆڵ و هۆتێل و ڕێستورانتانی کە ئاهەنگی تایبەتی تێدا ئەنجام دەدرێت ئێمە هەم چاودێری و هەم بە بەردەوامی لیژنەکانمان سەردانی ئەو شوێنانە دەکەن جگە لەوەش هەموو ئەو ئامادەکارانی کە لە شاری هەولێر کراوە بە چاودێری ڕاستەخۆی بە ڕێز پارێزگاری هەولێر کە ئەمڕۆ خۆشیان بەڕێزیان لە نزیکەوە سەردانی بازگەی شێراوی کرد لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری هەولێر بۆ ئەوەی لە نزیکەوە چاوی بە گەشتیاران بکەوێ و با بڵین گوێ لە داواکاریەکانی ئەوان بگرێ بۆیە ینی دەتوانم بڵێم هەموو ئامادەکاریەکان زۆر باش بەڕێوە دەچن و پێشبینی ئەوە دەکەین کە و لە هەوڵی ئەوەشدانە بێگومان کە سەری ساڵێکی زۆر باش بەڕێوە بچێ بە تایبەت لە هەولێری پایتەخت چونکە وەکو باسم کرد جگەلەوەی کە بە شێوێکی فەرمی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە یان لەلایەن وەکو ئێمە گەشت و گوزار هیچ ئاهەنگێکی فەرمی ئەنجام نادرێت بەڵام لە شوێنەکانی دیکە وەکو لە میوانخانەکانیان ئەو شوێنانی کە کەرتی تایبەت بەڕێوەی دەبا بێگومان چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدێت کە ئەمەش هۆکارێکن بۆ هاتن ناوەی ئەو ڕێژە ژمارە زۆری گەشتیاران.
قسە دەکرێت لێرە و لەوێ دەگوترێت کە نرخ گۆڕانکاری بەسەرداتوە ڕەنگە نرخ زیاد بکرێت ینی بەشێکیان دەڵێن وایە بەشێکیان دڵن وانە ئێوە تا چەند ئاگاتان لەوەیە تا چەند چاودێرن بەسەرەوە کە نرخەکان ینی جۆرێک لە ئێستەغلالکردنی پێوە دیار نەبێت چیتان کردووە بۆ ئەمە؟ بڵێ نا بە خۆشحاڵیەوە دەتوانم بڵێم ینی تا ڕادێکی زۆر باش نرخەکان جێگرن چونکە بەشی زۆری ئەو گەشتیارانی کە سەردانی شاری هەولێر دەکەن لە ڕێگای کۆمپانی گەشتیارەکانەوە دێن وەکو لە راپۆرتەکەش ئاماژەتان پێکرد ینی تەنها ئەمڕۆ زیاتر لە 100 پاس هاتۆتە ناو شاری هەولێر ئەوانە بێگومان پێشتر لەگەڵ میوانخانەکان چێشتخانەکان با بڵێن ڕێککەوتنێکی کۆتاییان هەیە کە ماوەی مانەوەیان چەندە و هەروەها نرخی مانەوەیان چەندە بۆیە دەتوانم بڵێم تا ڕادێکی باش نرخەکان جێگیرە گۆڕانکارێکی ئەو توی بەسەردا نهاتووە جگەلەوەی ئێمە دەتوانم بڵێم لە ماوەکانی ڕابردوو زۆر جارگلەی ئەوە دەکرا لە کەرتی گەشتیاری دایانگوت نرخەکان زۆر هەرزانن بە تایبەت بۆ گروپە گەشتیارەکان کە ئەمەش لەوانەیە کاریگەری لەسەر کوالیتی ئەو خزمەت گوزاری هەبێت کە پێشکەش بە گەشتیار دەکرێت بەڵام ئێمە دوای گفتوگۆکردن لەگەڵ سەرجەم خاوەن بنکە گەشتیاریەکان کە بۆ ئەوەی نرخێکی وا دابدرێ ینی هەم نەبێتە هۆی ڕەنجاندنی گەشتیار و هەم هۆکارێک بێ بۆ هاتنە ناوەی زیاتری گەشتیارن دەتوانە بڵێم تا ڕادێکی زۆر باش نرخەکان جێگیر کراون و ئێمە ژمارەی تەلەفۆنی خۆمان وەکو بەڕێبەراتی گشتی گەشت و گوزاری هەولێر دەتوانە بڵێم هێڵی گەرمی گەشت و گوزاری هەولێر کە بەردەوام کراوەیە لە بازگەکان بەسەر گەشتیاران و گروپە گەشتیارەکان دادابش کراوە بۆ ئەوەی ئەگەر لە شوێنێک بنمونە وەکو بەڕێز ئاماژت پێکرد ئیستیغلالکردنێک هەبێت لە بابەتی گرانکردنی نرخ یان لە شوێنی مانەوەی گەشتیار یان لە کەمکردنەوەی ئەو خزمەت گوزارانەی پێشکەش بە گەشتیار دەکرێت ئەوان دەتوانن ڕاستەخۆ پەیوەندی بە ئێمە بکەن و بۆ ئێمە بتوانین لیژنەکانی ئێمە بە زووترین کات چارەسەری بکەین. باشە پرسێکی دیکەی گرنگ ئەویش بابەتی ئەمنیە هەم پاراستنی گەشتیاران هەمیش پاراستنی دانیشتوانی هەولێر بۆ ئەمە چه هەماهەنگیەک کراوە چی کراوە بۆ مەبەستە؟ بەڵێ لە سەرتاش ئاماژەم پێ کرد ئەمڕۆ بەڕێز پارێزگاری هەولێر یەکێک لە قسەکانی ئەوە بوو کە ئێمە بەو گەشتیارانە ناڵین گەشتیار دەڵێن میوانانی هەولێر بۆیە پێویستە هەموو ئاسانکاریان بۆ بکرێت بەڵام لە پای ئاسانکاریەکە کاریگەری لەسەر لایەنە ئەمنیەکە نەبێت چونکە بەڕاستی ئەوەی گرنگە یان ئەوەی ناوبانجی هەرێمی کوردستانی زۆر باش کردووە یان کەرتی گەشتیاری بەرەو پێش بردووە و ساڵانە ژمارەی گەشتیاران ڕوو لە بەرزبوونەوە دەبێت هۆکارە ئەمنیەکەیە بەڕاستی چونکە گەشتیار لە سەرەتا کە سەردانی هەر شوێنێک دەکات سەیری لایەنە ئەمنیەکە دەکات تا چەند لە بواری ئەمنی و سەقامگیری ئەمنیەوە کۆنتترۆل کراوە بۆ ئێمە سوپاس بۆ خوا سوپاس بۆ لایەنە پەیوەنددارەکانیان دەتوانە بڵێم دەستگاکانی ئاسایش و پۆلیسکە ئەمنیەتێکی زۆر باش بە تایبەت لە شاری هەولێر هەیە ئەوە دڵنیایەکی تەواو دەدات بە گەشتیار کە زیاتر لە جارێک سەردانی شاری هەولێر بکاتن و بۆ خۆشمان ئەومان لە پێشچاوەکە ساڵ بە ساڵ ژمارەی گەشتیاران بەرزتر دەبێتەوە بە تایبەت ئێمە و ساڵ تەنها تا کۆتایی مانجی 11 زیاتر لە 2,750,000 گەشتیار بەس سەردانی شاری هەولێریان کردووە کە ئەمەش دەرخەری ئەوەیە کە هەم لە ڕووی ئەمنیەوە هەم لە ڕووی خزمەت گوزاریەوە گرنگجێکی زۆر بە کەرتی گەشتیاری دراوە. بەڵێ بەڕێز نەریمان فازڵ بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەولێر زۆر سپاس ماندوومان کردیت کاک نەریمان.